ئاماری ڕوودا و کار و چالاکیەکانی سنووری بەڕێوەبەرایەتی هاتوچۆی گەرمیان بۆ ساڵی 2020 و بەراوردکردنی بە ساڵی 2021 بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەخەینە ڕوو کە بەم شێوازەی لای خوارەوەیە. ڕووداوەکانی هاتوچۆ لە ساڵی 2021 294 ڕووداوی هاتوچۆ، ئەگەر بەراوردی بکەین بە ساڵی 2020 لە ساڵی 2020 324 ڕووداوی هاتوچۆ ڕوویداوە، واتە ڕووداوەکانی هاتوچۆ خۆشبەختانە لە ساڵی 2021 بە بەراورد لەگەڵ ساڵی 2020 ڕوویان لە کەمی کردووە. ئەمە لە کاتێکدایە کە لە ساڵی 2020 ئێمە سێمان قەدەغەی هاتوچۆ ڕاگەیەندرا بوو و لە کەرەنتین بووین ئەو سێمانگە و سەرەڕای ئەو سێمانگی کەرەنتین و قەدەغەی هاتوچۆکردنە لە ساڵی 2020 خۆشبەختانە ڕووداوەکانی هاتوچۆ لە سنووری بەڕێوەبەرایەتی هاتوچۆی گەرمیان بۆ ساڵی 2021 ڕوویان لە کەمی کردووە و هەروەها ئاماری بریندار بۆ ئێوەی بەڕێزی و خۆشەویست بخەمە ڕوو. بریندار لە ساڵی 2021 368 بریندارمان هەبووە، ئەگە بەراوردی بکەین لە ساڵی 2020 400 بریندارمان هەبووە، واتە ئەمیش بە ڕێژەیەکی بەرچاو بریندار لە سنووری بەڕێوەبەرایەتی هاتوچۆی گەرمیان بەهۆی ڕووداوی هاتوچۆوە ڕوویان لە کەمی کردووە. دواتر دێینە سەر ئاماری گیان لە دەستدان بەهۆی ڕووداوی هاتوچۆ. لە ساڵی 2021 36 کەس گیانیان لە دەستداوە بەهۆی ڕووداوی هاتوچۆ، لە ساڵی 2020 دیسان 36 کەس بەهۆی ڕووداوی هاتوچۆ گیانیان لە دەستداوە. بەڵام وەکو ئاماژەم بۆی کرد ئەو 36 ساڵی 2020 ئاماری تەنها 9 مانگە، واتە 3 مانگ قەدەغەی هاتوچۆ بووین و 3 مانگ کەرەنتین بووە، بەڵام بکو لە ساڵی 2021 ئاماری 12 مانگە، واتە ئەگەر حەسابی بکەین بە نسبەت تەناسب ئەوەیە کە ئاماری مردنیش ئاماری گیان لە دەستدان بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە سنووری بەڕێوەبەرایەتی هاتوچۆی گەرمیان لە ساڵی 2020 بە بەراوردکردن لە ساڵی 2021 ڕوویان لە کەمی کردووە. ڕووداوەکان شوێنی ڕووداوەکان هەڵبەتە بەم شێوازە بوون. ڕێگەی کەلار سلێمانی کە 40 کیلۆمەتریەکەوێتە ژێر دەسەڵاتی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی گەرمیان 34 ڕووداو بووە، کەلار کفری 66 ڕووداو بووە، کەلار خانەقین 23 ڕووداو بووە، کەلار ناوشار واتە سەنتەری شار 120 ڕووداو بووە، کەلار پەروێزخان 14 ڕووداو بووە، کەلار بازنەی واتە ئەوەی کە بە حەولەکە ناسراوە لە نێوان خەڵک 17 ڕووداو بووە، کەلار ناحیەی گوڵاڵە 20 ڕووداوی هاتوچۆ ڕوویداوە. ئەوەی جێگەی باسکردنە لێرە لە کۆی 294 ڕووداوی هاتوچۆ لە سنووری بەڕێوەبەرایەتی هاتوچۆی گەرمیان 107 ڕووداوی ماتۆرسیکل بووە. بەڕێزان کۆی سەرپێچەکان بۆ ئەوەی بەڕێز و خۆشەویست ئەخەمە ڕوو بە هەموو جۆرەکانیەوە، واتە سەرپێچی خێرامان هەیە، سەرپێچی دواخراومان هەیە واتە ئاجیلە، و هەروەها ئاگادارکردنەوە تەبلیغمان هەیە، و هەروەها کامیرەی تیژڕەویمان هەیە، و هەروەها PDA-مان هەیە پێرسن دیجیتال ئەسیستەنت بەم شێوازەی لای خوارەوە بووە. کۆی سەرپێچەکان لە ساڵی 2021 34725 سەرپێچی بووە. ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ ساڵی 2020 35233 سەرپێچی بوو، واتە کۆی سەرپێچەکانی ساڵی 2021 کەمتر بوونە لە کۆی سەرپێچەکانی ساڵی 2020، واتە ئێمە تەنها با بڵین نەهاتوین غەرامات بکەین بۆ شۆفێر و بەهۆی ئەوە و لێپێچینەوانە کاری وا بکەین کە لیڤڵی بریندار و ڕووداوەکان ڕوو لە کەمی بکە، بەڵکو ڕوومان کردو لە شۆفێران و هاوڵاتیانی بەڕێز و خۆشەویست و بەکارهێنەرانی شەقام و ڕێنوێنیمان کردوون و ڕێنماییشمان کردوون کە پابەند بن بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ و خۆشبەختانە ئەوانیش بەدەم داواکاریەکەی ئێمە هاتوون و نەتائجی باش و پۆزەتیڤی هەبووە.